نەخۆشی ئەڵزایمەرێکێکە لە نەخۆشیانەی کە تا ڕادێک لە تەمەنی بەساڵات چوانە زیاترە و هەستی پێەکەین بۆ ئەوەی کە زیاتر باسی ئەم نەخۆشیە بکەین بزانین ئایا نیشانەکانی چێ چۆن لە سەرتاوە کەسێکی نزیکمان کە هەندێک نیشانەی هەبێ بزانین ئەم نەخۆشیە و بیناسینەوە زووترین کا چارەسەر وەرگێ بەڕێز دکتۆر زانا عەبدوڕەحمان پسپۆڕی نەخۆشیەکانی مێشک و دەمارمان لەگەڵە بەخێربێ دکتۆر بەیانێت باش. دکتۆر نەخۆشی ئەڵزهایمەر ڕەنگە زۆربەی کەس بیست بێتی ئایا تێرمێکی کوردیمان هەیە بۆ ئەم نەخۆشیە و ئایا نەخۆشەکە خۆی چۆن پێناسا ئاکرێت؟ بەڵێ سپاسدانەکەم پێشۆی بچینە سەر نەخۆشی ئەڵزایمەر ئێمە شتێکمانە پێوتە بیرچوونەوە ئەمە توانین وەکو چەترێ بەکاری بێنین کە دەردێگەی پێوترێ بیرچوونەوە بیرت لە ژێر یەکێک لەو ناونیشانانەی کە نەخۆشی بیرچوونەوەش بەشێکە لەوان بریتێ لە نەخۆشی ئەڵزهایمەر یاخود خڵەفان ئەگەر کوردیەکەی ڕاست بێ بەڕاستی بەزەوەی کە لە ناو خەڵکا باوە تقریبان خڵەفانە وای لێ کەسەکە مەسەلەن هەموو ئەو مەهارات و سکیڵ و با بڵێ شارەزایانی کە بە درێژایی تەمەنی دەستی کەوت و فێری بۆ ئەیکات وردە وردە لەسەر خۆ بەکاوەخۆ لە دەستیانەدا تاگاتە شێوەیەک بە ئەندازەیە کە کەسەکە توانای ئەوەی نییە کە وەکو مرۆڤێکی ئاسایی ژیانی ڕۆژانە بکە و وەکو مرۆڤێکی ئاسایی پەیوەندی لەگەڵ چواردەوری ببەستێ تەنانەت بە شوێنەوە بە خەڵکەکانیەوە بە کەسە زۆر نزیکەکانی خۆشیەوە لەبەرەوە ئەڵزایمەر یەکێکە لەو نەخۆشیانەی کە هەمویان پیانەوتە بیرچوونەوە واتای ئەمە زیاد لە نەخۆشیەکمانەیە کابێتە هۆی بیرچوونەوە بەڵام ئەڵزایمەر یەکێکە لەو نەخۆشیانە کە زیاتر لەگەڵ هەڵکشانی تەمەنە نیسبەتی توشبوون بەم نەخۆشیەوە زۆر زیادەکە واتە ئەگەر بێت و کەسێکی 65 ساڵ لە سەتا دەی خەڵکی 65 ساڵ تووشی ئەم نەخۆشیە بن ڕەنگە بگاتە 25 لە 25 ساڵ ژمارەیەکی زۆر خەڵک تووشیە مابێ و لە نەو کۆمەلگایانەی کە تەمەندیا درێژە خۆ دەزانانی هەندێک کۆمەلگایە تەمەندیای کورت هەندێکرد ئەوانی کە تیانە درێژە ژمارەیەکی زۆر خەڵک هەیە کە ئەم نەخۆشیی هەیە لەبەرەوە زیاتر وەکو پێم وتی لەگەڵ هەڵکشانی تەمەنە ڕێژەی توشبوون بەم نەخۆشیە زیاد بەڵێ دکتۆر نیشانە سەرەتایانێت چێکە کەسەکە خۆی ئەگەر هەستی پێ بکایان ئەگەر کەسێکی نزیکە بێ ئەو نیشانانەی تیا دەرکەوێت کە ئاماژە بێ بۆ نەخۆشی ئەڵزایمەر بەڵێ نیشانەکانی ئەڵزایمەر لە سەرەتاوە بریتین لە کۆمەڵێشت کە جیاوازە لە نەخۆشە بۆ نەخۆشێکی تر بەڵام هەمویان تقریبا لەوەیە کۆبنەوە مەسەلەن ئەو کەسە وردە وردە مشکلەی هەیە لە گەڵ دۆزینەوەی وشەیە لە شوێنی مناسبە وەختە گەزانێ وشەیەکی بۆ نامدە وەختە گەزانێت شوێن و ناوی خەڵکی زۆر لێ تێگەچێت لە کاتی قسەکردن گرفتی بۆ دروستەکە کەلیمە بەکاربێنە وشە نادۆزێتەوە یان ما بڵین جاری وا هەیە وشت زۆر دووبارە ئاکاتەوە ینی مەسەلەن هەمان پرسیار کە پێشتۆزێک کردوێت دیسەیەکە جاریش کە دووبارەیە کاتەوە با بڵین حوسەڵی لەگەڵ شوێنی نوێ و لەگەڵ با بڵین گرفتی نوێ ئەمانە سەرێکی کەمترە بێتەوە توانای بڕیاردان و جەجمنتی لەگەڵ شتە نوێەکان پێشهاتەکانە سیرەکەی ئەگۆڕێ هەڵسوکەوتی ئەگۆڕێ لەبەرەوە زیاتر ئەوەیە کە کەسەکە ئەجا شتی شت لە شوێن گۆڕکێ بە شتەکە نازانێت شتێکی خستۆتە چۆوە ئەمانە تەعاان بێگومان بۆی بینەرانتان لەمانە نەترسن چونکەمە زۆر جار بە من و تۆ هەموو ئەوانەی کە بە تایبەتی لەسەر و 6 ساڵەوەن بۆی هەیەمە ئاساییە ڕووبە زۆر جارەمە پەیوەندیدارە بەتەمەنەوە بەڵام ئەشێت نیشانە سەرەتایەکانی توشبوون بێ بە نەخۆشی ئەڵزایمەرەوە هەندێک جار لە بینینە هەندێک جار لە بڵین بواری دەرونی سەرێکی کەسەکە لە ڕووی دەرونیەکشەوە گرفتی بۆ دروزە بێ ئەمانە وردە وردە برەوە سێنێ وای لێ بە ئەندازەیەک کەسەکە ئەگەر بێت و لە شوێنی ئیشەکەی سیرەکەی گرفت دروستەکە لە ماڵی خۆیان سیرەکەی گرفت دروستەکە هەندێک جار وەکو پێم وتی لایەنی دەرونی هەیە حاڵەتەکە چکە خۆی ئەڵزایمەر نەخۆشیی ئۆرگانیە نەخۆشی مێشکە بەڵام بۆی هەیە لێکەوتەی دەرونی هەبێ ئەجینا خۆی نەخۆشیی دەرونی نییە ئەمە جگە لەوە وردە وردەنجە شارەزایەکانی تری لێ تێگەچێت چۆنێتی دروستکردنی خواردن چۆنێتی پێشکەشکردنی خواردن چۆنێتی جل و هەڵسو کەوتۆمانە وردە وردە کارەگاتە ئەوەی کەی ئێمە بە بیرچوونەوەڵی نەخۆشیەکە کەسەکە بە ئەندازەیەک شتەکانی بیرچێتەوە کە کاریگەری هەبێ لەسەر ژیانی ڕۆژانەی تا ئەو کاتی کەسێکی ئاسایی بەوێت تۆڕۆ مەسەڵەن تەمەنی 7 ساڵە هەندێشتی بیرەچێتەوە هەندێک توانە و ئیمکانێتی مێشکی کەمە بێتەوە مەشتێکی زۆر ئاسایی تەمەنی کەسەکەی بەس کە کار بگاتەوەی کە کار بکاتە سەر ژیانی ڕۆژانێ و کەسەوە نتوانێت بە ئاسانی پەیوەندەکانی ببەستێ و کارەکانی بە ڕێبکەێنێ ئەمە توانین بڵین نەخۆش
بەڵێ دکتۆر هەندێک جارێکێک لە نیشانە باوەکان یاخود ئەگەر بڵم بەوەی کە نیشانێکی ئاگادارکەرەوە بێ بۆ کەسانی چواردۆری ئەوەیە کە کەسەکە ڕێگەی ماڵەوە نادۆزێتەوە هەندێک جار وونە بێت ناتوانێت بگەڕێتەوە بۆ ماڵەوە و ڕەنگە ئەمە ئیکێ بێ لەو کاتانێکی تر چواردۆرەکە ئێستاکەن کە گرفتێکی گەورە هەیە کەسەکە گەشتە ئەم قۆناغا ئەتوانین بڵین قۆناغێکی پێشکەوتووە لە نەخۆشیێکی یاخود مەرج نییە ڕەنگە لە هەر کاتێکی نەخۆشیەکە بێ ڕوو بدات هەندێک جار مەسلەی بیرچوونەوە لە نەخۆشی ئەڵزایمەرە بۆی هەیە چۆن لە ئینگلیزیا پێڵم فلاکچوێتی یاری بکە ینی مەسەلەن کەسێک کتێب بۆ ماوەیەکی دیاریکرا و زۆر باشە لە پڕە لە حاڵەتێکی دیاریکراوە سەیرەکەی بۆی شتێکی زۆر ناسروشتی ڕوەیە ڕۆژانە هاتوچۆی بازارەکەیت لە پڕێکا سێرەکەی شوێنەکەی لێ تێگەچێ مەرج نییە مەسەلەن حاڵەتەکە زۆر خراپێ بەڵام ئەگەر بگەڕێیتەوە بۆ با بڵێن مێژووی نەخۆشیەکە لە کەڵ کەس و کارەکە سەیرەکەی زیاترە لەوەی کە ئەوان پێشتر لە حەزان نەکردووە پەیوەندیداریان کردۆ بە تەمەنی کەسەکەەوە شتی کەشی لە ماڵەوە لێ تێکچووەش با بڵین ڕەنگە زۆر جارێ گرفتیشی دروست کرد بێلەوەی کە شتێکی لێوەن بۆ دیار نییە ئێوە بردووتانیان جایەکی چکە لەو خاڵانی کە مەسەلە نەخۆشی ئەڵزایمەر خێزانەکە پێوی هەڵە گرفتارە بن ئەوەیە کە نەخۆشەکە گومانە بە چواردەورەکەی پێڵین کابگراس چییە مەسەلەن تۆ کەسی نزیکیە و نەخۆشی بەڵام ئەو وەکو کەسێک سیرتەکە کە فێڵی لێکەی کە ڕەنگە بتێوە ئەزێتی بیت کە ڕەنگە بتەوێ دزی لێ بکەیت ئەم تۆمەتانە جاروبار سیرەکەی بە شێوەیەکی کەم وردە تا زیاکە تا تۆمەتەکان زۆر گەورەترێ بە لەگەڵ چواردەوریا یا مەسەلەڵێ نانم نایەنێ خوارد لەگەڵەوە شاسیرێکی خێزانەکە زۆر باشن لەگەڵ هەموو شتێکی بۆ بەڵی نەکەن زۆر جار ئەمە ئەعلانەکە بۆ دەرەوە بەڵام ئیتر شێوازی وەرگرتنی مێشکی هینەکە کە تۆ فێڵی لێکەی کە تۆ ژارەکەیتە خواردنەکە یا خواردنی نایتێت تۆ برسی بکەیت لەبەرەوە بیرێچێتەوە چکەی لە گرفتە زۆر گرنگەکانی نەخۆشی ئەڵزایمەر بریتێ لە کەمبوونەوەی بیرەوەری تازە یعنی بیرەوەی تازەی بۆ وەرناگیرێت مەسەلەن من ڕەنگە بۆ بەیانی قاوەڵتیم لەگەڵ بڵێ خێزانەکەم کردبێ خواردنێکی دیاریکراوم خواردەوە گەمە نیوە ڕاستەکەم نانم نەخواردەوە نازانم چیم خواردووە یا پێڵە باشەوە بۆ فلانشتت نێناک ماعلم هێناوێتی لەبەرەوە سیرەکەی ئەمەیە ئەو شتانی کە پێڵێن ڕسن میمۆری واتە بیرەوەری نوێ توانای دروستکردنی بیوەرەوەری نوێ نییە لە پێشە لەبەرە زۆر جار نەخۆشەکانیان کە سوکاری نەخۆشێڵێ دکتۆر زۆر باشە هەموو شتەکانی ڕابردووی لە بیرە بەعکسەوە ئێستا بە ڕابردووە گرتوێتی باسی شەستەکانەکە باسی هەفتاکانەکە باسی هێشتاکانەکە بەڵام شتی تازەی بۆ دروست ناکرێت ئەمە بێ ئەوە تێبگەن کە سوکاری نەخۆش کە سەرەتایم نەخۆشیە بە تێکچوونی بیرەوەری نوێ دەست پێەکە وردە وردە درێژە بێتەوە بۆ شتەکانی تریژ وردە وردە خەسە نزیکەکانی ناناسێتەوە ئیش و کاری ڕۆژانی کە پێشان زۆر بە ئاسانی کردوێت ێستا ناتوانێت بیکە و جگەلەوەی کە ڕەهەندی دەرونی نەخۆشیەکە ئەوەیە کە زۆر جارۆکو پێمتی و گومان بردنانە تووڕەبوونی خێرا ئاژاوە ئەمانە هەمووی ڕەنگە نەتیجەی ئەو نەخۆشی بەڵێ دکتۆر باسی ئەوت کرد کە ئەم نەخۆشیەکی ئۆرگانیکە و لە مێشکا دروست دەبێت دیارترین هۆکاری توشبوون بەم نەخۆشیە چییە هیچ کەسی زیاتر مەترسی ئەوەی هەیە توش ببێت بەڵێ طبعاً هۆکاری سەرەکی توشبوون بە نەخۆشی ئەڵزایمەر بە شێوەیەکی گشتی نەزانراوە ڕاستە هەندێک هۆکاری وراسی جینات هەیە کە ئەوەش نیسبەتێکی زۆر کەمی ئەو نەخۆشانەی توژە بن بە نەخۆشی ئەڵزایمەرەوە هۆکاری با بڵێن بۆ ماوەیە لەوە بترازێ هەندێک هۆکاری باڵێن ڕسک فاکتەرمانیاکە و با بڵێن هۆکاری مەترسیدار مەسەلەن کێ لە مەترسی توشبوونایە بە نەخۆشی ئەڵزایمەر ئەوانن کە هەموو ئەو مەترسی توشبوونانیان هەیە بە نەخۆشی جەڵدەی مێشک مەسەلەن کەسێگەر چاوریەکانی شەکرا زەخت با بڵێن توشبوون بە بۆریە بچووکەکانی مێشکێگەر بیژیرێ و ڕخبوونی دەمارەکە بەڵێ ئەمانە هەمووی زائیدەنەوەی کە کەسەکە نەخوێنەوار بێ یاخود مێشکی زۆر بەکار نێنابێ ینی قسەیەکی کوای ئەوانەی کە زۆر مێشکیان بەکارێنن جایتر لە ڕووی خوێندن و خوێندنەوە و بە دوواداچوونی بەردەوام بێ ئەوانە کەمتر توژە بن طبعاً ئەمەش بێگومان زۆر جار کەسێکە بینین کە تووشیەما بێ لەم ڕۆژ و تووشی بێ هیواهەیە بین سیرەکەن کەسی زۆر باش لە مێژوو لە ئەوانەیە کە بێگومان نووسری گەورە بوون یا با بڵێن شارەزای گەورە بوون یا با بڵێن کەسی زۆر بەتوانە بوون لە ڕووی بەکارهێنانی مێشکەوە تووشیش بوون بەڵامانە هۆکاری مەترسیدارن بۆ جگەرە کێشان مەسەلەن نەکردنی وەرزش ئەمانە هەمووی بە شێوەیەکی گشتی هۆکارن بۆی کەسێ زیاتر لە کەسێکیکە
با بڵێن تووشی ئەو نەخۆشێ بێ. بەڵێ دکتۆر بە شێوازێکی گشتی قۆناغەکانی چارەسەر چۆنە و لە چ کاتێکا خێزانەکە ئەبێت بڕیاری ئەو بکە سەردانی پزیشک کات و بۆ ئەوەی کە ئەم کەسە چارەسەر وەربگرێ ڕەنگە هەندێک جار لەگەڵ بیرچوونەوەی ئاسایی یاخۆت هەر واشتەکە وەرگرن کە ئەمە حاڵاتێکە بەهۆی بە ساڵات چون بەهۆی تەمەنەوانێ ئەو کەسەشتی بیرەچێتەوە لە چ کاتێکە ئەیترە بێت چارەسەر وەرگێت خۆی ئێمە ئەبێ ئەمە بکەین بە دوو بەشی سەرکیەوە مەسەلەن نەخۆش بۆ پێویستی بە پزیشکە لەم کاتانەیە لە ڕوویەکەوە بۆ ئەوەی کە بزانین بەڕاست کەسەکە ئەڵزایمەری هەیە یاخود هەندێ نەخۆشی تر هەیە کە قابلی چارەسەرن و وەکو ئەڵزایمەر خۆیان نوێنن هەندێ نەخۆشی تر هەیە کە ئەشێکەمی ڤیتامینان بێت توشببوون بێ بە نەخۆشی خوددا خوێنبەربوونی مێشک کۆمەڵی هۆکاری تر هەیە کە ڕەنگە وەکو ئەڵزایمەر خۆی بنوێنێ و ئەڵزایمەر نەبێ ئەمەش بەداخەوە نیسبەتێکی کەمن لەو نەخۆشانە ئەوە نەبێت زۆر بن بەڵام لە هەمان کاتە تۆ گرنگە بۆ ئەوەی کە بزانی ئایا نەخۆشەکەت هیچ لێک لەو گرفتانەی نییە چارەسەریکی زۆر جار نەخۆشەکان چارەسەرەکرێن لە ڕێگەی ئەو گرفتانەوە گەر هەیان بێ و ئەڵزایمەر دەرناچێت ئەمە یەکەمیان بۆی تۆ بزانی هەندێک هۆکاری تر هەیە تۆ نازانی لە کامیانی ینی تۆ گەر بڵین لە سەد نەخۆشایەکێک بێ ڕەنگە ئەو کەسە خێزانەکەی تۆ بێ ینیوەکە لە ئەو کەسێکە لە خێزانەکەی کە تۆ توش بووە لەبەرەوە لە زانستی پزیشکی ئەم شتە نییە یەک بێ و هزار بێ و سەد بێت تۆ ئەبێ بە گرنگیەوە سەیری بکەیت ئەمە یەکەم دوو هەمیان بۆ دڵنیابوون لە قۆناغی توشبوونەکە بۆ دڵنیابوون لە چۆنێتی هەڵس و کەوتکردن و مامەڵەکردن لەگەڵ نەخۆشێکا کە تووشی ئەم گرفتە بووە بۆ چارەسەرکردنی زۆر گرفتی کۆمەڵایەتی ناو خێزانەکە تۆ ڕەنگە کەس ئەوانی چواردەوریان ئاشنا نەبن بەمە وابزانن نەخۆشەکان تووشی یا با بڵێن فعلەن بەڕاستێتی ئەم شتاناکە یا کێشە بۆ خێزانەکە دروزەکە کەسێکی خراپە یان بەسەرەن بە دیوی تراوازان نەخۆشی دەرونی توش بووە ڕەنگە زۆر جار بخرێتە ژێرباری کۆمەڵی دەرمانی دەرونیشەوە ئەمانە لەبەرەوە کەسی بەتەمەن ئێمە پێڵین زۆر ناسکە لەو ڕۆ یعنی بێ کەمترین جوڕعا و کەمترین دەرمان بخرێتە بەر چکە بیرن نەچێ و کەسانی کەسی ه ساڵ تو شەڵزایمەرە بێ بێگومان کۆمەڵی کۆنیشانە و کۆنەخۆشی تری هەیە و قوزەخێت شەکرا نەخۆشیەکانی دڵ نەخۆشیەکانی مێشک ئەبێ بزانین ئەو دەرمانانی کەیدەی بەم نەخۆشیە لە دووی ترەوە ئاستەنگێ بۆ نەخۆشەکە دروزەکە گرفتێکی بۆ دروزەکە ئایا ئێمە چۆن هەڵسو و کەوتی لەگەڵکەین چۆن دڵنیایی بن بە خێزانەکە جا هەندێک خێزانی مامەڵی خراپ لەگەڵ نەخۆشەکانەکەن ئەچنەی گرن بە زۆر بیری خەنەوە ئەمە وانە ئەو وایە ئەمە وازان ئەو بە هەوەسودیە بێ بێگومان وای لێ تەمان بەریەکەوتن دروزە بێ مەشاکل دروزە بێ لەبەرەوە زۆر گرنگە ینی ئەمە جا لە قۆناغێکا کە نەخۆشەکە زۆر زۆر خراپە بێ پێگومان پێویستی بە هاوکاری کۆمەڵگا و حکوومەتیش هەیە چکە زۆر جار خێزان ناتوانن بە تەنیا هەموو ئەو بارە قورسی کە نەخۆشی ئەڵزایمەر لە خێزانەکانە دروستیەکە وەری بگرن تۆزانی هەموو مرۆڤێک ئێستا هیچی هەیە کاریە چێتە دەرەوە مەعیشەتی ناتوانێت 24 ساعت بە دیار نەخۆشەکەیەوە بێت یاخود بزانێت چۆن هەڵسکەوتێکە چۆن نێرسین کێری بۆ بکات چۆن جامە کارەگاتەوەی کە ڕەنگە خۆی پیسکە ڕەنگە با بڵێن پیسایی یا بەهۆی ئەو شتانەوە کە ناتوانێت بیکە ڕەنگە زیان بە خۆی بگەێنێ لەبەرەوە پێم وتی لە قۆناغێکە خێزانەکە لە قۆناغێکە چۆنە تێڵسەکە لە قۆناغێکە ئێمە وەکو پزیشکە توانی نەرمەتی هەندێک لەو نیشانانە بین کە بەهۆی ئەڵزایمەرەوە ڕۆیە لە قۆناغێکی شائیشی کۆمەڵگا و حکوومەتەکانە بۆ ئەوەی کە هەلێک بڕەخسێنن کە ئەو کەس و کارانی کە گیرۆدەی ئەم نەخۆشیان تۆزێ باریان سوکە چکە بەداخەوە هەتا ئێستا چارەسەرێک نییە چارەسەرێکی بنەبڕ بەڵام چارەسەری نیشانەکانی هەیە کەمکردنەوەی ئاستەنگەکانی یەکێ لەو گرفتە گەورانی کە نەخۆشی ئەڵزایمەر تووشیانە بێت تێکچوونی خەوە یاخود پێچەوانە بوونەوەی خەوە سەرەکەی بە ڕۆژە خەوێ و بە شەوی ترێ بێدا خێزانەکە دانیشن بە دیارەوە ئەوانیش فەقیرانە بە ڕۆژ لە ئیشن بە شەوە بێ بخەون لەبەرەوە سەیرەکەی ژیانیان بە تەواوەتی پێچەوانە بێتەوە و گرفتی زۆریان بۆ دروست بەڵێ دکتۆر ئایا کەسێک وەکو باسیوت کە بەشێکی زۆر کەمی بەهۆی جەنێتیک و بۆ ماوەیەوەی ئەگە کەسێک لە خێزانەکە هەبێت بۆ نمونە باپیری داپیری یاخۆت کەسێکی تر لە خێزانەکە هەی بوو بێ ئایا هیچ ڕێگەیەک هەیە کە وا بکات کە خۆی بپارێز لەم نەخۆشە یاخۆت ئەمە شتێکە کە ڕێگری لێ ناکرێت خۆی عادەتەن نەخۆشی وراسی بە تەنیا ڕەنگە هەندێک جار هەندێک نەخۆشی وراسی هەیە من و تۆ توانایوانمانە دەستی پێ بخەینەوە پێچەوانی بکەینەوە بەڵام لە نەخۆشی ئەڵزایمەرە چ هۆکاری وراسی چه هۆکاری ژینگەی زۆر کاریگەری هەیە بۆ ئەوەی کە خێرا پاڵ بە
هۆکارە ویراسێکەوە بنێ و نەخۆشیەکە زیاتر دەرکەوێت. بەڵێ. یەکێ لەو شتانی کە لە نەخۆشی ئەڵزایمەرە ئەگەر بۆ ماوەی بێ دەرەکەوێت عادەتەن لە تەمەنێکی زووترا دەرەکەوێت. یعنی کەسەکە لە تەمەنێکی کە تووشی ئەم نەخۆشییا بێ کە زۆر جیاوازە لەو تەمەنێکە خەڵکی ئاسایی تووشی ئەڵزایمەرە بن. بەسە لە ڕەنگە لە 45 عمری یاسەرەکەی توش بێ کە شتێکی ناباوە بۆ ئەو تەمەنات بوون بە نەخۆشی ئەڵزایمەر. وزایدن تۆ ئەوی کە من و تۆ هەر کەسێک کە ئەتوانین بیکەین وەکو پێم وتی کەمکردنەوەی ئەو هۆکاری مەترسیانەیە کە باسمان کرد لە شێوازی ژیان لە کردنی وەرزش لە دوورکەوتنەوە لە مادە زیان بەخشەکان زایدنەوەی کە کۆنتترۆلکردنێکی باشی شەکرە و زەخت و چاوریەکانی لەشمان ئیتر لەوە زیاتر باقیەکەی لای کەس نییە. بەڵێ بێگومان زۆر سپاس دکتۆر بۆ ڕێنمایەکانت بە هیوای ئەوەین کە ڕێنمایەکانی ئەمڕۆی بەڕێز دکتۆر زانا سوودی هەبوو بێ و هەر کاتێک کە تۆ خۆت یاخۆت کەسێکی نزیکە هەست بێکێ لە نیشانەکانێکی بێگومانەوەکو دکتۆر باسی کرد باشترین شت ئەوەیە کە دڵنیا بیتەوە کە دەست نیشانکردنی نەخۆشیەکەت بە تەواوەتی کراوە لای پزیشکی تایبەتی بۆ ئەوەی کە بتوانین بە زووترین کات هەم چارەسەر وەگری هەم خۆت لە بەرەو پێشچوون و لە خراپتربوونی حاڵتەکە بپارێزی.